بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەوەی ناکۆکی پارتی یەکێتی و گۆڕان کۆبوونەوەی پەرلەمان بۆ کاتێکی نادیار دواخرا وا بڕیار بوو ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبێتەوە و پرۆژە بڕیاری یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم پەسەند بکات بەڵام بۆەوەی ناکۆکی لایەنەکان دواخرا بەمیوانداری بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پێشووی پەروەردەی هەرێم باس لە ناکۆکی لایەنەکان لەبارەی کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم وەروەها دواکەوتنی پێکهێنانی کابینەی دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە لەسەر داوای ئەندامانی پارتی و یەکێتی و گۆڕان لە لێژنەی یاسایی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دانیشتنی پەرلەمانی بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ کاتێکی نادیار دواخست. عورفەکی ناشیرنە هەم لە ناو لێژنەی یاسایی چکە لێژنەی یاسایی بخۆی قانون دەکات. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش لە لێژنەی یاسایی دواخستنی دانیشتنەکە بە پێشێلی پەیڕەوی ناوخۆ دەزانێت و دەڵێت نەدەبووە لێژنەی یاسایی بەو شێوازە نایاساییە داوای دواخستنی دانیشتنەکەی پەرلەمانی بکرد بووایە. بەپەلە پێمان ڕاگەیەندرا لێژنەی یاسایی کۆبوونەوەی خۆی ئەنجام دەدا ئەم کۆبوونەوەی بە مەبەستی ئەوە بوو کە جارێکی تر راپۆرتەکە بە جۆرێکی تر پاگنووس بکرێتەوە بەڵام کە چوونە نا کۆبوونەوە بەداخەوە بەو جۆرە نەبوو. سەرۆکی لیژنەی یاسایی داوای ئەوەی کردکەوە ئێمە نووسراوێک ئاراستەی دەستەی سەرۆکایەتی بکەین بۆ ئەوەی دەستەی سەرۆکایەتی مۆڵەتمان بداتێ هەتا راپۆرت ئامادە بکەین ئەو کۆبوونەوەی دوا بخە لە کاتێکدا کە راپۆرت ئامادەی و هیچ ئیشکاری تێدا نیە بۆیە من وەک ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلام و ئەندام لە لیژنەی یاسایی نەواژم لەسەر راپۆرتەکە کرد و هەروەها نەواژم لەسەر ئەو داواکاریە کرد کە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کراوە و لەگەڵیشی نەبووم دەنگیشم پێی نەدا و هەروەها بە پێچەوانەی خاڵی پێڕەوی و بەنا قانونی یاسایی دەزانم. سووربوونی فراکسیۆنی گۆڕان بۆ زیاد نەکردنی جێگری دووەم بۆ سەرۆکی هەرێم پێداگری فراکسیۆنی سەوزیش بۆ زیادکردنی ژمارەی جێگرەکانی سەرۆکی هەرێم لە یەک جێگرەوە بۆ دوان هۆکاری سەرەکی دواخستنی دانیشتنەکەی پەرلەمان بوو. پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکێتیش دەڵێت زیادکردنی ژمارەی جێگرەکانی سەرۆکی هەرێم داواکاری ژمارەی یاسایی پەرلەمانتارانە بۆیە دەبێت جێبەجێ بکرێت. پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕانیش ڕای دەگەنێت ئەوان سازش لەسەر ئەو پرسە ناکەن و لەسەر هەڵوێستی خۆیان سوورن. ئەوە داواکاری نییە ئێمە سوور بینیا سوور نەبینەوە داواکاری ئەندامانی پەرلەمانە لە هۆڵی پەرلەمان داوا کراوە کە سەرۆکایەتی هەرێم بکرێت بە دوو جێگر ئەمە داواکاری زیاتر لە سێ ئەندامە لەبەرەوە لەناو راپۆرتەکە جێگیر دەکرێت ترەوە ئەندامانی پەرلەمان کە لە ڕۆژی دەنگداندا کە بۆ یاساکە دەکرێت ئەلەوێ یەکلا دەکرێتەوە. ئێمە وەکو بزنەی گۆڕان هەر لە ڕابردووە تا ئێستا باوەڕمان بە مەبدەئێکە بووە کە پۆستە تاشین لە بەرژەوەندی کەس و لایەنێک جائز نییە و نابێ بکرێەوە لە ئێستاشدا پێمان وایە ئەم پۆستە هیچ زەرورەتێک نییە بۆ کەسێک یا بۆ لایەنێکی دیاریکراو هەبێەوە ئێمە ئیتیفاقیمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە زمانی ئەو ڕێکەوتنامەی کە کردومانە یەک جێگر بووە و ئەگەر ئێستا بکرێتە دوو جێگر پێمان وایە بەشێک لە ڕێکەوتنەکە ئەکەوێتە ژێر پرسیارەوە. بزوتنەوەی گۆڕان سوورە لەسەرەوەی کە ڕێگە نادەین و بەلای ئێمەوە جائز نییە ئەم پۆستە زیاد بکرێت. بیانووی ئەندامانی پارتی و یەکێتی و گۆڕان لە لێژنەی یاسایی بۆ دواخستنی دانیشتنەکەی پەرلەمان ئامادە نەبوونی راپۆرتی کۆتایی بوو لەسەر پرۆژە پێشنیاری هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی ئەو دەستگایە بوو بەڵام ئەمە لە کاتێکدایە ماوەی 5 ڕۆژە لێژنەی یاسایی راپۆرتەکەی خۆی لەسەر ئەو پرسە تەواو کردووە و ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کردووە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش دوای خوێندنەوەی دووەم بۆ هەر پرۆژە یاسایەک دەبێت دانیشتنی پەسەندکردنی پرۆژەکە لە هەفتەیەک زیاتر تێپەڕ نەکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێر بن زۆر سپاس ئامادەبوونتان سەرەتا لەوە دەست پێ بکەین نزیکەی 200 ڕۆژە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە هۆکاری چێک کە لایەنەکان لەسەر پێکهێنانی حکوومەت ناگەنە ڕێککەوتن. ڕاستیە زۆر بەڕاشکاوانە بڵێن هۆکارەکە دابشکردنی پۆستەکانە ئەوەی کە لە کوردستانە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە هەر لە کابینە یەکەوە تا کابینەکانی تریش حکوومەت وەکو ئیمتیاز بۆ حیزبەکان سیرکرا و حیزبەکان وایان لێکرد کە حکوومەت فعلەن ئیمتیاز بێ بۆیە کاتێک کە دێتە سەر تەشکیلی کابینە هەر حیزبە ئێوێ زۆرترین ئیمتیازی بەرکەوێ
زۆرترین پۆستی بەرکەوێت کە ئەمە دیاردەیەکی نهاتەن دروستە و لە بەرژەوەندی خەڵکانیە بەڵکو تەنانەت لە بەرژەوەندی خودی دەنگدەرانی ئەو حیزبانەش نییە کە ئێستا حیزبەکان شەڕ بۆ پۆستەکانەکەن بەڵکو تەنها ئەکەوێتە چوارچێوەیەکی تەسکی دەسەڵات خوازی بۆ چەند فیگەرێکی ئەو حیزبانە و لە جیاتی ئەوەی دواخستنەکە یا گفتوگۆکان لەسەر بەرنامەی حیزبەکە بێ بەرنامەی کابینەکە بێ بەرنامەی حکوومەتەکە بێ و حیزب هەوڵ بدا دیدگا و ڕوانینی خۆی بۆ سێکتەرە جیاوازەکان بخاتە بەرنامەی حکوومەتەکەەوە بەداخەوە هەوڵەدا زۆرترین جونگەی دەسەڵات بە تایبەتی ئەو جونگانەی کە لە دەسەڵاتی مادی دەسەڵاتی سەربازی دەسەڵاتانە دیپلۆماسی ئەوانیان هەیە وەربگرێ بۆیە ڕەوشەکە گەشتۆ بە ئەمڕۆ و وەکوتم ڕەوشێکی نەخوازرا باشە بەس ینی پێ دوایە لە ئەوی کە ئێستا تاخیر بوو هیچی لەسەر کارنامەی حکوومەت لەسەر بەرنامەی حکوومەت نییە نەخیر بەچ دەلیلێک زۆر زووش لە بەرنمەیەکی ترالێن ئارتی بتم لەسەر هەموو شتێک بێ دواکەوتنی حکوومەت لەسەر بەرنامە نییە هەتا ئێستا چەندین کۆبوونەوە کراوە ڕەنگە چوارچێوەی کۆبوونەوەکان بەهانەکان بەوە بێتەوە کە ئەمە لەسەر بەرنامەی حکومڕانی و ئێمە ئەمانەیە وا بکەین و وا بکەین بەڵام ئەمانە ڕووکەشن ناوەرۆکەکە دابەشکردنی دەسەڵاتەکانە پۆستەکانە و ئەوەیە کەی بینین ئێستا بۆ نمونە ئەمڕۆ وایە پەرلەمانی کوردستان دەنگی بدایە لەسەر ئەو یاسایە بەڵام دواکەوت لەسەر ئەوەی کەەوە مشتومڕ لەسەر پۆستێک باش بەس ئەسڵ وایە سەرەتا مەسەڵەن پۆست گرنگە یاخود بەرنامەی حکوومەت ینی دەوێت بەرنامەی حکوومەتی ئەگەر کارنامەکە دابنرێت لەسەر چ بنەمایەک دابنێت ئەگەر حکوومەتێکی خزمەت گوزار بێ بە مانا ڕسم سیاسیەکەی بە مانا زانستەکەی حکوومەت ئەوە بێ کە ڕێگە پێدراوی خەڵکە بۆ ئەوەی حکمی بکات من دەنگم ماوە بە پەرلەمانیش حکوومەت هەڵبژێرێواتە حکوومەت من ڕێگەم پێداوە حکمم بکە ئەبێ بەرنامە گرنگ بێ نەک پۆست گرنگ بێ بەڵام بەداخەوە وەکوتم زوربەی کاتەکان وا هاتوتەوە کە حیزبەکان سەیری حکوومەت وەکو دەستگایەکی تایبەت بە خۆیانەکەن نەک وەکو دەستگایەکە خزمەتی گشتی بکات بۆیە تەنانەت کاتێک لە حیزب لە نوێنەرەکەشی ئەپێچێتەوە لە حکوومەتە بۆ نمونە وەزیرێکی داناوە کە ئەوێ هەڵی پسەنگێنێ لە کابینەکە بزانە چی کردووە نایە لەسەر ئەو بەرنامەیە هەڵی پسەنگێنێ کە پێشکەشی خەڵکی کوردستانی کردو ئایا تۆ لە فلان بوار و سەکتەرات چیت کردووە دەرەنجامەکانی چی بووە تۆ 4 ساڵ وەزیری وەزارەتێک بووی دێ لەسەر ئەوە هەڵیە سەنگێنێ چی کردو بۆ حیزبەکە یا چی کردووە بۆ ئەو باڵی کە لە حیزبەوە دایناوە واتە شتەکان زۆر بچووک بوونەتەوە بەداخەوە حکوومەت بە مانا گەورەکەی وەکوتم بە مانا سیاسیەکەی بە مانا زانستەکەی ئەبێ نوێنەری من بێ بۆ خزمەتکردنم چۆن خزمەت مەکا لە ڕێگەی بەرنامەوە بۆ نمونە ئەگەر بەرنامە گرنگ بێ لە لای ئەم حیزبانە هەمویان بەبێ جیاکەوات جیاوازی بەڕاستی هەمویان ئەگە بەرنامە گرنگ بێ کاتێ من بەرنامەی خۆم خستە ناو بەرنامەی کابینەکەەوە ئیتر بەلامەوە گرنگ نییە چێ وەزیرە چونکە ئەو هەر کەسێ وەزیر بێ ئەو بەرنامەی کە من داخڵم کردو بۆ نمونە تێڕوانین و دیدگای من لە بواری تەندروستیە بۆ نمونە یا لە بواری پەروەردایە حیزبی ئەلف وا بیرەکاتەوە کە تەندروستی پێویستە زمانی سەحی هەبێ لە وڵاتەیە یان خوێندن بۆ هەمووان بێ بۆ نمونە بە خۆڕایی بێ ئاستی زانست وابێ وابێ کاتێک ئەم بەرنامەیە کە حیزبی ئەلف خاوەنێتی و ئەچێتە ناو ئەبێ بە بەرنامەی کابینە ئیترشە مەرجنە حیزبی ئەلف ئەو وەزارەتە وەربگرێ بۆ جێبەجێکردنی هەر وەزیرێک ببێ بە وەزیری ئەو سێکتەرە ئەبێ ئەو بەرنامەیە جێبەجێ بکە کەوابێ لای حیزبی ئەلف پۆستەکە گرنگ نییە بەرنامەکە گرنگە و هەموو مشتومڕی دنیای دیموکراسی لە کاتی پێکەنانی کابینەکانە لەسەر بەرنامەکانە بۆ نمونە ئەگەر نمونەی زیینو بینەوە بۆ نمونە حیزبی سەوز لە وڵاتی ئەڵمانیا کاتێکە چێتە بەشداری لە کابینێکەکە بە پۆستێک وەزارەتەکە کاتێ من بەشداری کابینەکە دەکەم بە مەرجێک تۆ لە بواری ژینگەیە ئەمە بکەی بەکارهێنانی سوتەمەنی کەم بکەیتەوە پاشۆڕۆی سوتەمەنێنەوەیەکان بە شێوازێکی زانستی ئاواتر بکەی واتە ناڵێ من ئێمە کابینەکەتەوە فلان وەزارەتم بەرێ ئەڵێ ئەم بەرنامەیەم بۆ بکە یان لە بواری حیزبەکانی ترکاتچن حکوومەت و ئەڵێن ئەبێ بە مەرجێگەین ئێمە لەم زەریبە کەم بکەیتەوە
یا حیزبێکی ترڵی نەخیر ئەبێ باجەکە زیادکەی بۆ نمونە و هەتا ئەو حیزبانە کە کاتێک ئەچنە حکوومەتی ئێتیلافیەوە تەبەنە مامووی لە کاتێکا بێ قسانە کە حکوومەتەکەی ئێتیلافی بێ واتە یەک حیزب پێچی نهێنێ حیزبەکانی تر بۆ مەرجە ئەچن کە بەرنامەکانیان داخڵ بێ هەرتۆ سەری تورکیاکە ماهاپە و ئەکەپە کە چەندین ساڵە هاوپەیمانیان هەیە لەسەر چی لەسەرەوەی بەرنامەی سیاسی مەهاپە لەگەڵ ئەوایەگەگرێتەوە لەگەڵ کەپەیەگرێتەوە لەبەر بەرنامەکەیانە نەگەڵ تۆر تۆ پێشتر خۆشت وەزیر بووێنی لە کوردستانە پێ دوایە لەو هەشت کابینەی کە ڕابردوو هیچ کارنامەیەکمان هەبوو وەکو کارنامە ینی کارنامەی تاوێتی بە مانازانستەکەی بۆ حکوومەت بەداخەوە کابینە بەرەو کابینە من ئەوە ناخۆشەوە بڵێن بەڵام بەداخەوە کابینە بە دوای کابینە لاوااسترە بێ لە سەیری خولەکانی پەرلەمان بکە پەرلەمان هەر خولەی تازەیەت سەرەکەی لە خولەکەی پێشووی لاوااست لە چ ڕوانگەیەکەوە بۆ منەگەر سەرتا قسەرسە حکوومەت ئێمە کاتی خۆی کە لە کابینەی پێنج حکوومەتی یەکگرتوو کە یەکەم جار بوو دوای دوو ئیدارەیەوە کابینەی بنکە فراوانی بەتایبەتی یەکێتی و پارتی و لەسەر هەموو حیزبەکانی تریشتیا بوو بە کابینەی یەکگرتوو پێکات لە ڕاستی ئەو کابینەیە ئەتوانم بڵێم لە هەموو ڕوویەکەوە لە کابینەکانی تر جیاواز بوو هەم لە ڕووی نەک لەبەرەوەی خۆم لە وەزیر بووم هەم لەبەرەوەی لە ڕاستیە لە کوردستانە ئارامەیەکی سیاسی هەبوو هەموو حیزبەکان ئەو کاتە تەبا بوون و میزانیە باش بوو لە بەغاوە هات و یەکێتی و پارتی ئەیانویست لە ڕاستیە ئەو برینانەی کە شەڕی ناوخۆ دوو ئیدارەی جێهێشت و ساڕێژ بکەن و بواری ئیشکردن هەبوو لە وەزارەتەکانە و بەرنامە و کاریش بەپێی ئەوەی هەر وەزارەتێک پێشکەشی بکردایە دەستخۆشی لێکرا پشتگیری لێکرا ئەوەی من خۆم شایەتی دەم لە بواری ئەو بوارەکە من خۆم هەم لە ئەنجومەنی وەزیران ئەندامی ئەنجومەن بووم و ئاگاداری هەمووی بووم بۆ تایبەت بۆ وەزارەتەکەی خۆشم هیچ نەک ڕێگری بەڵکو پشتگیری تەواوی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی و وەزارەتەکانمان بۆ ئاهات کە کاتێ بەرنامەکەمان جێبەجێ کرد بەڵام ئێستا کە ململانەی سیاسی ناو حیزبەکانە گەیشتۆتە چجاری وها بۆ گەشتۆتە شکاندنەوەی دەستی یەکتر بینیمان لە ڕابردووە ئەم تنگژانەی لە دوای بەتایبەتی 2009 لە کوردستانە و دواتر 2013 خراپتر حیزبەکان ململانەی سیاسیان بە شێوازێک توندونات هەندروست بوو کاتێ ئۆپۆزیسیۆن هاتەکایەوە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە شتێکی نوێ بوو شتێکی زەڕوریش بوو بەڵام بەداخەوە سیستەمی سیاسی کوردستان نەیتوانی ئۆپۆزیسیۆنێکی تەندروست بێنەدەکایەوە تەوانەوە لۆمەوگلەیەکە لەسەر ئۆپۆزیسیۆن نییە بەڵکو لەسەر حیزبە دەسەڵاتدارەکانیشە بە هەردووانیان توانی ئۆپۆزیسیۆنێکی تەندروست بێتەکایەوە کە هاوکاری حکومڕانی بێت نەک دژایەتی وەکو دوژمن سەیری دەسەڵات بکە ئەمە وای کرد لە ڕاستیە کابینەکان بەرنامەکانیان ئەوەنە بەلاوە گرنگ نەبێ حیزبەکانیش ئەوەنە بەلایانەوە گرنگ نەبێ بەرنامەکە حکومەت لاواز بووینی لە ڕووی پسپۆرەتی وەزیرەکانیشەوە ئەمەش ڕاستە کە ئێستا مەسەلەن خەڵکی ئەزمموی پێویستی نەوێ بکرێ بە وەزیر و پسپۆرەت وشت نا من لە ڕاستیا هەڵسەنگاندن بۆ وەزیرەکان ناکەم لەبەرەوەی هەڵسەنگاندنی وەزیر کاری بەرنامەیەک نییە کاری منیش نییە ئەوە پێویستی بەوە هەیە تو جارە بەزۆکو بەرنامەی کارەکە من زیاتر لەسەر ڕاستیە بەس کارنامە هەبوو لە کابینەکە بەعرزەکەم زیاتر لە ڕاستیە خەلەلی ڕئیسی لە سیستەمی سیاسیە کە گرنگی بە پەرلەمان نەداوە کارنامە هەبووە چۆن کاتێک کە سەرۆکی ئەنجومەن کابینەکەی تەقدیمی پەرلەمانەکە با پێ بڵێن بۆ ئەوەی عەرزەکەم بە وردی کاتێک سەرۆکی حکوومەت کارنامەکەی بە پێشکەشەکە وتارێک پێشکەشەکە ئەم وتارە ئینشایەکی داڕێژراوە جوانە هەموو سێکتەرەکانی گرتوێتەوە بەڵام یەکەم ئەم وتارە قابلی هەڵسەنگاندن نییە چۆن داتای تیانە بۆ نمونە کاتێک دێتە سەر بواری هەلی کار ئەڵێ ئێمە لەم 4 ساڵدا هەلی کار دابینەکەی چەند هەلی کار دابینەکەی لە ساڵی یەکەم چەند دابینەکەی 1500 700 نەیوتووە باشە کاتێک کە تۆ ژمارە ناڵیت من چۆن بزانم تۆ جێبەجێت کردو ئەم بەرنامەی خۆدیاننا یا لە کاتێکە لە بواری تەندروستیە ئێماڵین ئیتر ئەبێ ئەوەنە نەخۆشخانە لە کوردستانە 50 قەڵەوێڕەی بۆ نمونە بکەینەوە ئایا لە ماوەی ئەم ساڵەیە کردت چەنە کرد یا قوتابخانە کە ژمارە و داتا لە کارنامەیان نەبوو هەڵسەنگاندن لاوازە بێ باشە پەرلەمان هەمووی دەست بەرزەکاتەوە ئەوە متمانەدرا بە کابینەوە دەنگ بە این شایك دەدەن چوونی بەڕێز دوای 4 ساڵەکە بەڵێ بێگومان دوای 4 ساڵەکەش لە هەر 4 ساڵەکە من تا ئێستا لە هیچ کاهینێکی پەرلەمانە نەمبینیوە بێ لێپرسینەوە لە بەرنامەی کاری حکوومەت بکە
بڵێ حکوومەت تۆ هاتی یەکەم ڕۆژ ئەم کارنامەیە تەقدیم کرد ئەوە ساڵێک تێپەڕی خۆ لە 125 نا لە 110 کارنامەکەت ئەبێ هەنگاوت بۆ نابێت کوا ئەومان نەبینیوە ئەمە لە ڕاستیا وەکوتم یەکەم بەداخەوە گرنگی نەدانی هێزە سیاسی سەرچەکانی کوردستانە بەدام و دەستگا فەرمیەکان کێکە لەوانە پەرلەمان باشە بەس وت پەرلەمان لاواز بووە بێگومان لە چڕوانگەیەکەوە ئەمجارە بۆ نمونە پەرلەمان لاواز بوو ئەم جارە پەرلەمان بەداخەوە هەم لە ڕووی من باسی حکوومەتم نەکرد بڵێم وەزیرەکان بەڵام لە ڕاستیا لێرە ڕێز و خۆشەویستین بۆ تاک بە تاکی ئەندام پەرلەمانەکان هەیە بەڵام ژمارەیەکی ئەجگار کەمیان مەرجی ئەندام پەرلەمانی وایان تێدایە کە بتوان ئەرکەکانی خۆیان ڕاپەڕێن چۆن مەرجی ئەندام پەرلەمانی چیە لە ئەزمموی وڵاتانی دنیا بارزکەم ئەرکەکانی پەرلەمان چییە؟ یەکێ لە هەر ئەرکە گرنگەکانی چاودێریکردنی کاری حکوومەتە باشە تۆ کاتێک ئەندام پەرلەمانی وایە تا ئێستا بە مراجعیش سەردانی فەرمانگەیەکی نەکردووە ئەزمموی ژیانی و تەمەنی و ئەوە ڕەنگە بە سەردانیش وەکو هاوڵاتیەکیش نەچوو بێت بۆ دائیرەیەک تۆ چۆن ئەتوانی تەقیمی وەزارەتێک بکەی تۆ چۆن ئەتوانی لە کاتێکە نە مدیری بانک بوویت نە محاسیبێکی 30 ساڵی بوویت چۆن ئەتوانی تەقیمی ئەدای وەزارەتی دارایی بکەی ڕۆژێکە ڕۆژان مدیری خستەخانەیەک نەبوویت دکتۆرێکی پسپۆڕی دیار نەبووی لە بواری تەندروستیە چۆن ئەتوانی ئەدای وەزارەتی تەندروستی هەڵتەقێنی سەرۆکی زانکۆ نەبوویت ڕاگری کۆلیژ نەبووی مامۆستای زانکۆیەکی پرۆفیسۆر نەبووی لە چەند بوارە چۆن ئەتوانی ئەدای وەزارەتی خوێنی باڵا هەڵسەنگێنی سەیری تەشکیلەی پەرلەمانکە چەند لەمانێتی هەیە چەند پێ دوایە پسپۆرەکان زۆر کەممان ئەبێ پەرلەمان لە ڕاستیە ئەوانەی کە لە حکوومەتە چۆن ئەڵێ سەریان سپی بووە لە ئیشا سەریان سپی بووە ئەوانە بێنە پەرلەمانەوە هەم لە ڕووی داڕشتنی یاسەکانەوە قاڵ بوون لە هەموو شتەکانە لە هەموو خەلەل و کونج و کەلەبەری حکوومەت شارەزان ئەتوانن چی پێویستە بۆی ئەو خەلەلانی کە بینیوانە لە حکوومەتان نەمێنێ یاسای بۆ دابڕێژن هەم لەوە و هەمیش ئەتوانن هەڵسەنگاندن بۆ ئەدای سەکتەرەکان بکەن تۆ کاتێکە ئەوەت نەبێت چۆن ئەتوانی ئەمە لەلایەکەوە لای دووەمەوە یاسادانان تۆ چۆن یاسا داڕێژی وەکو پێم وتی ئەزمونت نییە زۆربەی زۆری ئەو یاسانەی کە داڕێژێ حکوومەت خۆی ئەینێرێتە پەرلەمان و پەرلەمان لا حەولە ولا قووە بدەنگی لەسەردا و ئەڕوات کەوابێ ئەمە ئیشی خۆی جێبەجێ نەکرد ئیشی بودجە و میزانیە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە ئەمە بودجە و میزانە نهاتوتە پەرلەمانەوە تاوەکو ناقەشە بکرێ ئەوە نەبووە لەبەرەوە سەیرەکەی و ئەگەر بژێت ئەگەر بژێت بەم تەشکیلەی ئێستا من دڵم بۆ خۆش نییە کە پەرلەمان بتوانێت گفتوگۆ لەسەر میزانیە و بودجە و بابەکانی و ئەم بابەتانە بکە کە زۆر گرنگن پەرلەمان لاواز بۆ بۆچی ینی بەس ئەمە هێزە سیاسەکان باشە بەزنی ڕۆڵی گەنج نییە ینی بۆ کە پەرلەمان بەوەی کە خەڵکی گەنجی تیا بوون نا مەسەلەی خەڵکی گەنج نییە گەنجبوون لە ڕاستە بە تەمەن نییە ئێمە ئەو پێوەرە بێ ڕاستە بکەین گەنجبوون بە فکر و بە بیرە و خۆسەیری دنیاکە ئایا لە هەموو دنیادا هەیە تەمەنی 70 ساڵە هەیە تەمەنی لە سەر و شەستەکانەوەی و هەموو لە پەرلەمانان و هەموو خەڵکی بەتایبەتی پەرلەمان لە ڕاستیا مەسلەی گەنج ئەوە نییە خۆی مناڵین بێبەری بێ لە گەنج بەڵام تۆ وەرە گەنجێک بێنە گەنج تەمەنی 30 ساڵ بێ گەنجی وامان هەیە تەمەنی 30 ساڵە پرۆفیسۆرە خۆوەشەیە لە ڕاستیە بەڵام تۆ گەنجێک هێنی بەهۆی ئینتیمائی سیاسی و نزیکی لە دەسەڵاتەوە نەک بەهۆی توانایەوە نزیکی لە جومگەی دەسەڵاتی حیزبەکانەوە ئەیهێنێ ئەیکەی بە ئەندام پەرلەمانیان لەبەرەوەی دەنگ ئەهێنێ کوڕی سەرۆک عەشیرەتێکی ناسراوە چونکە ئێستا دەنگدانەکان وەکو بتم حیزب زۆر جار دەنگیشی بەلاوە گرنگە لیستی نیمچەکراوەیە یەکێک بە سەرۆک عەشیرەتێک گەڵێ کوڕێک لە کوڕەکانت دابنێ دیتە گرنگ نییە بەڕاستی ئەو کوڕە مواصفات یا کچێک لە کچەکان ڕێز و خۆشەویستین بۆ هەمویان هەیە کەسێک تایبەتی دیاریکراو نییە بەڵام ئەمە چی دێکە ئەمە واکە کە ئەو کەسانەی کە پێویستن بۆیە لە زۆر شوێنی دنیادا بە شێوازێکی تر معالەجی ئەمە ئەکرێن پەرلەمان ئەکرێتە دوو بەشەوە بەشێکیان دانرێن بەشێکیان دانێت چکە تۆ پێویستیت پێیەتی پێویستی بە کۆمەڵک پسپۆر ڕێکە ڕەنگە لە هەڵبژاردننا دەرنەچن یا بێ ئەمە بکەین لە کوردستانە ئەم پەرلەمانە موتوربە بکەین بە کۆمەڵی خەڵکی تر کە دابنرێن
یان ئەبێ لە ڕاستیە شێوازی هەڵبژاردن بە شێوازێکی تر بگۆڕین یان ئەبێ ئیتر حیزبەکان وایان لەبێ خەمی گشتی بەلایەنەوە گرنگ بێ. کاکتۆر ئەم لاوازبوونی پەرلەمان لە بەرژەوەندی حکوومەتیشدا نیە بۆ نمونە ئەگەر لاواز بێت بێگومان حکوومەت ئێستا دەسەڵاتی تەنفیزی بەرزترین و بەهێزترین دەسەڵاتە بۆیە سەیرەکەی بۆ چونکە پەرلەمانێک نییە لێی پرسێتەوە بۆیە سەیرەکەی کەسە بە دەسەڵاتەکانی حیزب نایانێ بچنە پەرلەمانەوە ئەیانێ بچن پۆستی وەزارەت وەرگرن ئەوانەی مەبەستیانە ئەیانێ بینێرنە وەزارەتەکانەوە بۆیە پەرلەمانتاری بەلایەنەوە ئەوەنە گرنگ نییە ڕاستیە بۆیە لە کاتی دانانی لیستی پەرلەمانتارەکانی شار زۆر کەس نبینی لە ناو حیزبەکان خۆشی مشتومڕی لەسەرەوە بێ کوێ ئەچێتە قایمەکەەوە چێ ناچێت ئەوەنە گرنگ نیە بەلایەنەوە ئەمە وای کردووە هەیبەتی ئەو دەستگا گرنگە وەکووتم کە لە دنیادا ئەوە گرنگە ئەوە حەزیشەکەم بزانی لە پەرلەمانی یەکەمی کوردستان وانە بوو لە هەڵبژاردننی یەکەمی کوردستان یەکێتی و پارتی 50 دەسەڵاتیاندا بەش کرد پارتی خۆی هەڵپەرلەمانی هەڵبژارد پارتی خۆی خاڵی خۆش بوو جەوهەرنامەی قیانا کردی بە سەرۆکی پەرلەمان و ئەو کاتە خۆگە داوای سەرۆکی حکوومەتیشی کردایە یەکێتیدایە بەڵام ئەو کاتە لە ڕاستیا بیرکردنەوەی هەردوو لاوا بوو کە حکوومەت و پەرلەمان پێویستە دامەزراوەی گرنگ بن پێویستە ئیتر ئەمانە ببن بە دامەزراوەیە گۆک و هەموو دەوڵەتانی پێشکەوتوی دنیا کاری خۆیان بکەن بەڵام بەداخەوە دواتر ڕێڕەوی ڕووداوەکان وای لێ هات کە شەڕی ناوخۆی لێکەوتەوە دوو ئیدارەی و ئیتر پەرلەمان وەکوتم کابینە خۆل بە دوای خۆل بەرەو کاکتۆر بۆ وەزیرەکانیش ڕاز نییە کە بۆ نمونە هەندێکیان ئەزممویان نییە بۆ نمونەوانیش دەکرێن بە وەزیر لە ڕاستیا ئەمە وەکوتم هەڵسەنگاندنە تەقیمە ئەنی ئەمەی کە من باسی پەرلەمانەکەم شتێکی گشتیە ناتوم ئەندام پەرلەمانێک هەڵسەنگێنم بە تەنیا بەڕاستی ئەدای مؤسسەکە هەڵسەنگێنی بەڵام ئەگەدای کابینەکەش هەڵسەنگێنی وەکوتم ئەبێ بێ لە کارنامەکەی وەسەیری بکەی و پێوەردابنەی پێوەردابنەی بۆ سەرکەوتنی ئەم وەزارەتەیە ئەم کابینە پێوەرەکان چین لەوەدا بۆمان دەرەکەوێت ئایا کابینەکان توانیوانە وەزیری سەرکەوتو دابنێن یان نا ئایا چەندیان سەرکەوتون وەزیری سەرکەوتومانە بۆ بۆچوونی بەڕێزە بێگومان هەمان بووە ناکرێ بڵێ هەمووی ڕەش و سپی بووە و کەسی بەتواناشی تیا بووە و کەسی بەتواناش ئەمێنێت و هەریەتیش بەڵام دیسانە ئەڵێم ئەمە سیستەمە زۆر جار تۆ کەسێکی بەتواناشی ئەخرێتە ناو سیستەمەکەەوە لەو سیستەمای وونەبی لەو سیستەما ناتوانانی ئەدای خۆت جێبەجێ باش بەزوت پەرلەمان بۆ نمە توانای لێپرسینەوە نەبوو یعنی ئەوە بەشێکیشی پەیوەندی بە خودی مەسەلەن وەزیر و سەرۆک وەزیرانیش نییە مەسەلەن کە ڕەنگە بڕوایان بەوە نەبێ ڕەنگە بەڕێژ کە لە وەزیر و بڕات بۆنەوە بێ بچیتە بەردەم پەرلەمان لێپرسینەوە لەگەڵا بکەن من حەزاکەم باسی خۆم بکەم بەڵام من بە شانازی ئەوڵم چەند جارێک چوومەتە بەردەمی پەرلەمانی کوردستان و ڕەنگە بڵێم تا ئێستا هیوادارم لە مەولا زۆر زیاتر بێ تاکە وەزیرم کاتێکە باسی کارەکانی خۆم کرد لە گۆڕینی سیستەمی پەروەردە و لە ئەدای وەزارەتی پەروەردە لەسەر پێشنیاری برای بەڕێزم کاک عەدنان موفتی کە سەرۆکی پەرلەمان بوو بۆ پشگیری کاک دکتۆر کەمال کە چەپڵەیەک بۆ وەزیر لێ بدەن هەر ١١ ئەندام پەرلەمانەکەی کوردستان چەپڵیان بۆ ملێ بە هەموو لایەنەکانەوە بە هەموو لایەنەکانەوە کە ئەوە مێژوویەکە من نەک شانازیە بۆ من شانازیە بۆ ئەو ستافی وەزارەتی پەروەردە هەمویان کە کاریان لەگەڵ منا کرد و هەموو ئەوانش کە لە دەرەوەی وەزارەتی پەروەردە ڕێپیشاندەر و هاوکاری من بوون بە هەموومان توانیمان کارێک جێبەجێکەین زۆر باش حەزم نەکرد باسی بەڵامەوە بەڕێزت زۆر باشە بەس سەبارەت بە ئێستا کە ناکۆکی هەیە بۆچی ئەو بێمتمانەی دروست بلێنیان پارتی ویکێتی خۆ داگاداری بۆ نمونە 5 شوبات وا بڵاو کراوە کە ڕێکەوت دوایی لە 4 ئازار ڕێکەوتنێکی دیکە واژۆکرا ئێستا دەڵێن ئەو ڕێکەوتنێکی تریش دەبێ واژۆ بکەن بەداخەوە بێمتمانەیەکی زۆر لە نێوانی هێزە سیاسەکانە هەیە و ئێستش ئەو بێمتمانەیە لە نێوانی یەکێتی و پارتی بە تایبەتی لە دوای هەڵبژاردننی سەرۆکی کۆمارەوە زیاتر بووە و نەک لە دوای هەڵبژاردننی سەرۆکی کۆمارەوە توانین بڵین لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەو متمانەیە درزێکی گەورەی تێککەوتوە لە نێوانی یەکێتی و پارتیە ئەمە ناشارێتەوە و پێویستە ئەو بێمتمانەیە لە جاتی پەردەپۆشینی چارەسەر کرێ چونکە ئەمە چۆن ئەڵێ هەر نەخۆشیەکیش بێ تۆ ئەبێ دانمە نەخۆشیەکە بنی بۆی چارەسەری بکەین بێمتمانەیە یەکەیە ئەم بێمتمانەیە بێ چارەسەر کرێ بۆیە هەوڵەکان زۆر درانانی ماوەیەکی زۆر لە بنێوانی یەکێتی پارتی دانوستانەکان و هەوڵی جدیش و کەسانی لە ناو یەکێتی پارتی کەسی باڵادەستی زۆر دڵسۆزانە و پەرۆشانە هەن کە ئەیانەوێ ئەم بێمتمانەیە نەهێڵن چونکە لە ڕاستیە یەکێتی پارتی مەسەلەکە ئەوە نیە تەنها دوو هێزی سیاسین کە ڕێکەوتن لە نێوانی هەبێ باشە ئەمە بۆ ئەو دوو هێزە باشە بە حکمی واقعی کوردستان ئەم دوو هێزە
باشبوونیان باشی خەڵکی کوردستانی لە دواوا بێ و تێکچوونی نێوانیشیان تێکچوونی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی لە دواوا بێ. بۆچی بۆەوەی کە هێزی چەکداریان هێزی چەکداریان هەیە، هێزی ئابوووریان هەیە، زۆن جوغرافیایان بەدەستەوەیە، ینی بمانەوە نەمانێ ئەمە واقعە، ئێمە لەسەر واقعیژەکەین و سیاسەتیش کار لەسەر واقعەکە. بۆیە ئەبێ هەموو ئەو هێزە سیاسیانەی کە خەمی ئایندەی خەڵکی کوردستانیانە ئێستا لەم قۆناغا خەمی ئەوانە بێ کە ئەم دوو هێزە متمانە بۆ دروست بێ و ئەم دوو هێزە بە یەکەوە کار بکەن و لە ئەسنای کارکردنی ئەم دوو هێزە و هێزەکانی تردا پێویستە ئیتر وای لێبێ ئەم هۆکارانەی کە بێ متمانەی یان تێکچوونی ئەم دوو هێزەوالێکە خەڵک هەمووی زەرەر بکە نەمێنێ. چۆن؟ ئەگەر هەموو هێزە سیاسەکان بەیەکەوە کار بکەن کە بەداخەوە کوتم زەمانێکی زۆر بە فیڕۆڕۆی لای ئێمە ئەتوانین کار لەوە بکەین کە دامەزراوەکان بە نیشتیمانی بکەین، هێزی پێشمەرگە بە نیشتیمانی بکەین، ڕنگ و ڕووی دوو ئیدارەی بە تەواوەتی نەهێڵین، یەک حکومڕانی لە کوردستانە کە کاڵێم دوو ئیدارەی نەهێڵین و یەک حکومڕانی بەمانایەوە نییە حکومێکی مرکزی لە پایتەختە هەبێ و هەمومان ملکەتی حکومە نەخێر، لا مرکزێتێکی زۆر بۆ هەموو پارێزگا و قەزا و ناحەکان بەڵام دوو ئیدارەمان هەیە، دوو ئیدارە ڕەنگی هەیە، دوو ئیدارە بەمانای زانستی ناتوانێت بڵێن دوو ئیدارە چکە هێشتاش بۆ نمونە دامەزرانی فەرمانبەرێکیش بێ لە زۆنی سەوزی سلێمانی کە پێیان زۆنی سەوز یا زۆنی ئێرە ئیدارەی یەکێتی خۆ ناتوانێت یەک فەرمانبەرش دامەزرێنێ، ئەو فەرمانبەرە هەرە بێ لە دەسەڵاتی هەرێمەوە لە وەزارەتەکانەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە دابمەزرێ. خۆ ئەمە واقعە، بەڵام لە دابەشبوونی مؤسساتەکان ڕنگ ڕێژی مؤسساتەکان وایە لەم دی و دێگەڵەوە لە دەستگا ئەمنیەکان، دەستگا سەربازیەکان، دەستگا کارگێڕەکان ستافی پارتی تیا بەشداری لە ڕێوەبردنە، ستافی یەکێتی زائید حیزبەکانی تر چکە بیرمان نەچێت لێرە حکوومەتی لۆکاڵی هەم گۆڕان هەم کۆمەڵ هەم یەکگرتو لایەنەکانی ترشیتیایە و لە هەولێر و دوهۆکیش یەکگرتو ئەوەنەی من ئاگادار بووم بەشدارە لە حکوومەتی لۆکاڵی. بۆیە ئێمە لە کاتی بەیەکەوە بوون کارکردنمان ئەبێ ئەمە زیاد بکەین بۆ ئەم بەشداربوونی هەمووان لە حکوومەتەکانە زیاد بکەین بۆ ئەوەی بۆ هەڵبژاردنێکی تر چونکە کاکە حەکیم زەمەن زوو ئەڕوات بۆ هەڵبژاردنێکی تر ئەمە نەمێنێ وای لێبێ حیزبی زۆرینە خۆی حکوومەت پێ بێتەوە. ینی پێ ئێستا خەتای پارتیانی شێتێک کە حکوومەت دواکەوتەوە خەتای یەکێتی پارتی خەتای ئەو واقعەیە خەتای یەکێتی پارتی و هەمووانە کە نەیانتوانی و دوای 27 ساڵ حیزبێکی زۆرینە حکوومەت پێک بێنێت چونکە ئەمە واقعەکە پارتی ناتوانێت حکوومەت بە زۆرینە پێک بێنێ خۆشی ئەزانێ یەکێتیش ئەزانێ کە بەبێ ئەو حکوومەتێکی سەرانسەری هەرێمی کوردستان پێک نایە ئەمە حۆیەتیش خۆشی ئەزانێ خەتاکەوەکو پێمەتی چییە هی ئەوەیە کە ڕابردوو نەمانتوانی وا بکەین کە حیزبی زۆرینە ئەو کاتەیەکێتی بە یا پارتی یا گۆڕان بتوانێ زۆری بۆ حکوومەت پێک بێنێ ئەگەر یەکێتیش 45 کورسی بێنایە هەر ئەم واقعی ئێستا بوو کەوابێ بابین ئێستا واقعی بین حکوومەت پێک بێنین واز لە هەندێک امتیازاتی بچووکی حیزبی بێنین بەڵام بێین تەرکیز بکەینە سەر بەرنامە و کارنامەی ئەم حکوومەتە لەم 4 ساڵەیە دەستور بنووسینەوە لەم 4 ساڵەیە هەنگاوی جددی بۆ بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان بنین بۆ ئەوەی لە 4 ساڵی ئایندا کاتێ هەڵبژاردنمان کرد کێ زۆرینەی هێنا باکی بەوە نەبێ وەڵام من یەک کورسیشمە بێ بەبێ من ناتوانانی چونکە ئێستا ئەتوانن بەڕاستی پارتی ئەتوانێت وا بڵێ یەکێتیش زۆر بڵێ بەڵام با وا بکەین کە ئەوە نەبێ چۆن ئەتوانی وا بکەین بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان بە یەکبوونی هێزی پێشمەرگە بە یەکبوونی هێزەکانی پۆلیس و ئاسایش بە دروستکردنی حکوومەتی هاوڵاتیەک لە دهۆک یا هاوڵاتیەک لە سلێمانی کە ئەندامی پارتیە ئەندامی یەکێتیە باکی بەوە نەبێ کە ئەمڕۆ حیزبەکەشی بێ بە ئۆپۆزیسیۆن مافی پێشێلەکرێ چونکە بیرمان نەچێ وەکو وتم ئێمە لە سەردەمێک کاتێ ئۆپۆزیسیۆن هەبوو حکوومەتی یەکێتی پارتی هەبوو لە ڕاستیە ئۆپۆزیسیۆن مافی خرابوو خۆی لە حقیقەت از دیموکراسیەت پاراستنی مافی کەمینەیە سپاس دەکەم ناوبڕێکمانە دواتەگرام بەڕێزت لای بەرزکا دکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور
هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر سەبارەت بە ناکۆکی لایەنەکان ئێستا بە دیاریکراوی لە نێو هەرسێ لایەن ناکۆکیە لەسەر کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم وە زیادکردنی جێگرێک سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە چییە؟ ڕاستیاوەکم لە پێش ناوبڕەکە ژوتم بەلای منەوە گرنگە ئەم سێلایەنە زوو بگەونە ڕێکەوتن و تەرکیز بکەنە سەر بەرنامەی ئەم کابینە دیارە بێگومان ئەبێ بگەنە شێوازەکانی ڕێکەوتن پارتی بەجیا ئەمە یەکێک لە خەلەکان بۆ پارتی بەجیا گفتوگوی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کردووە و بەجیاش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەرێکێکیان ڕێکەوتنێکی کردووە و بۆ هەرێکێکیان کۆمەڵێک پۆستیان دراوەتێ ئێستا هەر کەسە هەر لایەنە و داوای پۆستەکەی خۆش بەس پێ دوای زەرورا و سێ قۆڵی بێ ئەگەر سێ قۆڵی بووە تووشی ئەمە نەهابوون ئەگەر بە سێ قۆڵی دابنیش نایە هەر لە سەرەتاوە یەکەم جار بەرنامەکەیان دابنایە من لە سەرەتای ئەمەش بینەشار چەند بەرنامەیەکە باسی ئەوم کرد ڕێگا دروستەکە ئەمە بوو ئەو هێزانەی کە ئەیانەیە بێنە حکوومەتەوە لەسەر مێزێکی خڕدا بنیشتایە بەرنامەی حکوومەتیان داڕشتایە کە بەرنامەکە داڕێژرا ئەو کاتە چێ بۆ جێبەجێکردنی ئەم بەرنامەیە چی پێویستە چەند وەزیر پێویستە چەند سەرۆکایەتی هەرێم چی پێویستە ئەوە بە پێی بەرنامەکە کابینەکەمان دابڕشتە بەرگمان بۆ بدروایە نەک ئێستا بە پێی خواستی حیزبەکان پۆست دابڕێژین باشە بەس پێ دوای پارتی سوودی لە ناکۆکی گۆڕان و یەکێتی وەرگرتووە سوودی لێوەرناگرێت پارتی زرە دەکات چکە پارتی یەکەم حیزبی یەکەمە 45 کورسی هەیە ئێستا گلەی و گازندەی زۆری خەڵکی کوردستان ڕوو لە پارتیەکە ئەو بەرپرسیاری یەکەمە لە ئەم دۆخەوەک من یەکەم جاریش کە 45 کورسەکەی هێناوتم ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتێکی زۆر گەورەی هەیە حەزەکەم بزانی کابینەکەش پێک بێت هەموو پۆستەکانیش بدا بە وەزیرەکانی تر ئەگەر ئەم کابینێ ئەدای باش نەبێت لە کۆتاییدا خەڵک حەقێتی یەخی پارتی بگرێ بە تایبەتی دەنگدەرەکانی دەنگیا 45 کورسی تێناوە جاران بەهانەت هەبوو ئەدوت من کەمینەم یا زۆرینی تەواو نیم بۆیە ناتوانم بەرنامەی خۆم جێبەجێ بکەم ئێستا بەهانەت چییە بۆیە لە ڕاستیا پارتی زیانمەندی یەکەمە لەم پرۆسەیە و چەند زوو ئەمە تەواو بێ ئەم پرۆسەیە بە ڕێکارێکی تەباهی تەمان بیرمان نەچێت لەوە خراپتر نیە کابینە پێک بێت و هێزە سیاسەکان دڕدوانگ بن بۆ نمونە ئێستا ئەوەی کەیبینی نێوان یەکێتی نیشتیمانی وزوتنەوەی گۆڕان لەسەر ئاسی جەماوەری و کە ئەنی ئەو تەبایی و ئەو شتە نییە حقیقەت دڕدۆنجیەک هەیە بەم دڕدۆنجیەوە ئەم هێزانە بچنە کابینەکەشەوە خراپە چکە بۆ کابینە یەک جەستەیە
ئەنجومەنی وەزیران یەک ئەنجومەنە یەک بڕیارەدا ئەبێ هەموو یەک و یەک بێ نابێ ئەمە لەوای تر کاتە وەزیری گۆڕان و وەزیری کێتی وەزیری پارتی نامێنێ وەزیری حکومەت دەمێنێت لەسەر زیادکردنی جێگرێک بۆ ئێمە گوێمان لە بەرپرسانی کێتی دەبێت بەڵێن ئەگەر مەسەڵەن جێگیری سەرۆکێرەمیش لە بزوتنەوەی گۆڕان بێ ئێمە گوێ لێ ناگرین مەسەڵەن بەرپرسی گۆڕان شێ دەڵێ ڕەنگە هیچ دەسەڵاتێکی نەبێت سەرنجی تۆ چیە لەو بارەیەوە ڕاستیە پێویستە ئێمە ڕێز لە یاسا بگرین و ئەو دامەزراوە یاسایانەی کە خۆمان دەنگمان بۆی داوە و کە خۆمان خوێنمان بۆ ڕشت و قوربانیمان بۆ داناوە و کە پێویستیمان پێێتی هەر کاتێ ئەو دامەزراوانە دانران ئەبێ ڕێزی لێ بگرین جا لە هەر سەرۆکایەتی هەرێم بێ حکوومەت بێ ئەنجومەن بێ و ڕەنگە لە ڕاستیە ئەو جۆرە وەڵام و وەڵامکاریانە شێوازێک لە شێوازی پەرچەکردار بێ یان ئەوە لە قەناعەتی هیچ کەسێکەوە نیە خودی ئەو کەسانش کەواڵن ئەو قەناعەتی ئەوە خودی خۆیان لە بارێکی ئاساییە بۆ شێوازانێ وە بۆکو پێم ڕەنگە پەرچەکردار بێ ماشەڵڵا ئێستا سوۆشیال میدیا و پێیج و شدەوەنە زۆر بۆ ئیتر جاری وایە بەسکاک دکتۆر هەر لە واقعیش داوانیە بۆ نمونە ئەگەر هەر هێزێک جێگیری سەرۆکیەرێم وەربگرێت دەسەڵاتی دێ بەسەر هێزی چەکداری پارتی و هێزی چەکداری یەکێتی واقع دوو هێزتە هێزی هەفتا و هێزی هێشتا ئەم دوو هێزە تا ئەم لە حەزەیە ئەگەر لە چوارچەوەی وەزارەتێکی شاکۆبوونەوە یەک فەرماندەی نیشانە بێ بەڵام بە ئەمر لە فەرماندە گشتەکەش وەربگرن بەڵام لە هەندێک دۆخی تایبەتیا بەڕاستی گەڕۆنە بۆ حیزبەکانیان ئەی خۆ ئەمە بینیمان لە ڕابردووە بینیمان لە 16 ئۆکتۆبەر گلەی و گازندەکان لەکوێ کرا سیرمان کرد یەک هێزی پێشمەرگە بوون جیابوونەوە هەر کەسە و بەلای خۆیەوە ڕۆشت و لە فەرماندە هێزی پێشمەرگەوە گلەی گازندە لە پێشمەرگی لایەکە کراوەکەیتر لە لایەکی و واقع ناکە دیسان ئەڵێ ئەم واقعێکی تاڵە بەڵام هێزی پێشمەرگەی هێزی ئێستا حیزبیە یەکێتیە هی پارتیە لەبەر ئەوە باشتر وایە ئیدارەی ئەم هێزە کارکتەرێک بیکا کە ڕاستیە کە سەر بە ئەو دوو هێزە بێ ئەمە وەکوتم ئەمە لە ڕووی واقعیەوە ئەمە مەسەلە حەز و ئارەزوو نییە من پێم خۆش بیان ئەمە واقع وایە چون ئەگە واقعی جوانە بێ تۆ لە ڕاستیە تەنها پۆستێک دەبێت کە لە جێگایەکە ئیشی ئیداری و ڕۆژانە و بەڵام لە واقعی کارە ناتوانین زۆر شتێ هەنگاو بنی ناتوانین هەنگاو بیرمان کاتی خۆشی کە بەڕێز مستەفای سێقادر وەزیری پێشمەرگە بۆ گەر بیرت بێ کۆبوونەوەیەک هەنگاومران بۆ یەکگرتنەوە هێزی پێشمەرگە لە ڕاستیا و کاتەش یەکێتی نیشتیمانی کوردستان لێدوانیدا کە ئێمە بۆ لە هەموو جونگەکانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە ئاگادار نەبین ناتوانین لە ڕاستیا ئێمە بین هێزەکەی خۆمان تەسلیمی وەزارەتی پێشمەرگە بکەین ئەبێ ئاگاداری هەموو جونگەکان بین کەوابێ ئەگەر واقعی بین ئەگەر بمانەوێت ئەم دوو هێزەوەکو پێشتر وتم ئەم دوو هێزە لە هێزی یەکێتی و پارتیۆ بکەینە هێزی نیشتیمانی و هێزی سەر بە وەزارەتی پێشمەرگە بۆ 4 ساڵی داهاتوو چکە ئێستا وانە ئەبێ بە بەرنمەیەکی زانستی بە یەکەوە کار هێزە سیاسەکانیشەوە و هەوڵ بدەین لەم 4 ساڵەیە ئەم دوو هێزە دەستی حیزب دەربێنین بەڵام ئێستا دەستی حیزبە ئەمە واقعە زۆر باش بە سەر ئەرکەکانی کابینەی نوێ پێ دوای دەبێت ئەولەویات بە گرنگی بە چ بدرێت لەم کابینەیە ئەم کابینێ ئەچی زۆر سەختی لەبەرە ئێمە بیرمان نەچێت کابینی پێشوو هەم شەڕی داعش هەم قەیرانی دارایی زۆر سەخت بوو بۆیە زۆربەی زۆری شتە ڕۆتینیەکانی ڕۆژانەی حکومڕانیش لە کوردستانە جێبەجێ نەکراوە چەندین ساڵە هەزاران گەنجی کوردستان بە دەرچوو بە دەرنەچوو تو خۆ کە زۆر جاڵێن بێکار هەرمە مەسەلەکەوە نیە دەرچووی زانکۆ بێ گەنجت هەیە زانکۆی تاوا نەکردو بەڵام بێکارە ئەم کابینێ ئەبێ هەوڵی دۆزینەوەی هەلی کار با پێش هەموو شتێک بۆ ئەم گەنجانە ئەمە چۆن دەبێ ئەمە بۆ نابێت کە دەرگای دامەزراندن بکەینەوە یا داوای دامەزراندن بکەین نەخێر ئەی بەچی دەبێت ئەبێ بیر کاتەوە چۆن ئێمە توانە مرۆیی و داراییەکانی کوردستان بخینە گەڕ بە شێوازێک کە ئەم گەنجانە بخاتە کارەوە بۆ نمونە وەبەرهێنان سەکتەرێکی گرنگە ئێستا شەڕ نەماوە ئارامی لە کوردستانە هەیە ئەبێ حکوومەتی کابینەی نوێ سیستەمێکی بانقی متمانە پێکراودا بڕێژێ کە خەڵک متمانەی بە بانقە بێ ئێستا ملیۆنەها دۆلار هەر خەڵکە لە پەسارێکە لە ماڵەکانە دایناوە ئەم پارانە بخرێنە بانقەکانەوە بۆی مستەسمیر و وەبەرهێنەکان بتوانن سوود لەو پارەی بانقانەوە بگرن و ئیسماری بکەن ئەمە خاڵێک بۆ نمونە یاسای وەبەرهێنان بە شێوازێ بگۆڕدرێکە هەم شەفافیەت و هەم دادپەروەری لە کێبڕچەیەکی یەکسان بۆ هەموو وەبەرهێنەکان هەبێ و
ڕۆتیناتی ناپێویست نامێنێت لە معاملەکانیانە. کەرتی تایبەت پێویستە یاسای وای بۆ دابڕێژرێ کە زۆر جار هەندێک جار هان بدرێ بۆ نمونە کاتێک کە تۆ کارگەی گەکەیتەوە ئەڵێ ئەم کارگەی من 20 کرێکار یا 20 کەس خاتە ئیش ئەبێ حکوومەت هانی بات تەشجیعی بکات و لە هەمان کاتیشا چاوی لەو کارگانە بێ کە ئەتوانای کارکردنی 50 کرێکاریان هەیە بەڵامیان بە 20 کەس ئیشەکانیان پێتاواخن نەخیر تۆ کارگەکەت توانای بەکاربردننی 50 کرێکاری هەیە 50 کارمەندی هەیە هەر کرێکار نا کەوابێ ناکرێتەوە بێ یەکێک 12 سعات کاری پێ بکەیت 12 سعات کاری پێ بکەیت بۆ ئەوی ژمارەی کارمەندەکانت بێ بە 20 نەخیر ئەبێ هەش کاتژمێر کار هەر کەسە کار بکە لە جیاتی 20 30 کەس دابمەزرێنە ئەمە بە یاسا ئاکرێ و بواری کارکردن لەم ماوەی پێشوە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکرد کە شۆفێری تەکسی تەنها ئەبێ شۆفێری تەکسی بێ لە ڕاستی ئەمە بۆ زۆر کاری تریش هەیە بۆ نمونە لە زۆر وڵاتە کە خەڵک خانشینکرایتر ناتوانێت کاری تری دەست ناکەوێتەوە بەزێرە تۆ سێرەکەی خانشینە کە چی لەو بە عەقد و گرێبەست تەعیینەکەنەوە لە جیاتی ئەوەی کە خانشین کراوە بە گرێبەستدایە مەزێنیتەوە وەرە گەنجێکدا بخەرە کارەوە یان کە ئەگاتە ئاستێکی موچەی بەرز لە دام و دەستگای تایبەت تا بێ یا گشتیا بێ ئەوەندەی زەریبە لێ ئەسەنن کە ئیتر خۆی واز بێنە و خانشین بکرێ چکە سێرەکە مادیەن ئیستفادە ناکات ئەمە ئەبێ بیر بکاتەوە حکوومەت کابینە مەبەستم ئەوەیە من چەند شتێکم وت بێگومان ئەمانە شتی دەیان و سەدان بیرۆکەی زانستی هەیە سەبارەت بە هەلی کار مەسەن ڕەنگە لەم 4 ساڵدا نزیکی 100,000 کە زیاتر دەرچووی زانکو و پەیمانگەڵ هەوێت دانەمەزرابێ ینی ڕەنگە بە کاریگەریشی نابێت لەسەر ئاستی خوێندنی ژەگەرەمانە هەلی کاریان بۆ نەزۆرەزیتەوە چی لە کەرتی حکومی بێت چ لە تایبەتابی بێگومان کە تۆ کارت نەکرد بە پسپۆڕەکەت بەزانێت ئەو زانستە لە ڕاستیا بە فیڕۆڕوە لە زۆر وڵاتانی دنیا ئەگەر دەرچووی زانکۆبی تا 5 ساڵ کارت پێ نەکرد و بڕۆنامەکە دۆ وایە چۆن لە ئەکسپایر بوو بێ ئەمە خەسارەتێکی گەورەیە چونکە ئەمە ملیۆنەها دۆلار سەرف کراوە حکوومەتی هەرێم کۆ دەرچوویەکی زانکۆ پێگا زین چەندەکەوێت لەسەر حکوومەت تا یەکی دەرەچێت بۆیە پێویستەوە کە پێم وتی بەس تێڕوانیمان بۆ هەلی کار ئەوێ بگۆڕین دیسان ئێڵێمەوە مەبەستمان دامەزراندن نێ لە کەرتی گشتی کە تۆ کەرتەکانت ئەەکەی بە کەرتی تایبەت کەوابێ ئەبێ کاتێک بڕیاری کردنەوەی کارگەیەک ئیمزا ئەەکەم یا کاتێک بڕیاری بە تایبەتکردنی کەرتێکە دەم ئەبێ لەگەڵ یا بڵێم ئەم بڕیارەی من ئەوەندە هەلی کار دابی نەکات باش کردنەوەی ئەم کارگەیە ئەوەندە هەلی کار دابی نەکات وە بەرهێن کە مۆڵەتەکەی ئەدەمێ ئەبێ بزانم کە من چەند هەلی کارم دابین کردووە کە شتێکی تر کرێکاری بیانی ناکرێت لە ڕاستیە کوردستان بە دەرگاکەی باڵا بکاتەوە بۆ هاینانی هەموو کرێکارێکی بیانی ڕاستە ئێمە خەندێک پسپۆڕی زۆر تایبەتمەندمان پێویستە بەڵام ناکرێت بە بیانی ئەوەی تۆ کرێکارێکی پاکردنەوەی شەقامەکان ئەهێنی لە وڵاتێکی فەقیر و هەژارەوە مانی 200 دلاری ئەدەیتێ ئەم 200 دلارە بۆ ئەو زۆرە بۆ وڵاتی خۆی لە ئاستی ژیان لەوێ 200 دلار ڕەنگە زۆر بێ بەڵام کرێکارێکی خەڵکی کوردستان 200 دلار بەشی ژیانی ناکات لەبەرەوە ناکرێت حکوومەت واز لەوە بێنێ بڵێنە تۆ بۆی بێنە کرێکارێکی بیانی بێنە بەڵام کوردەکەی خۆم کاکە داوای زۆرم لێکە بەڵێ داوای زۆر لێکات چونکە مستەوای ژیان لێرە بەرزە ئاستی ژیان لێرە بە 200 دلار نابێت کاتمان زۆر کەمەوە بەس پێشتر گوێم لە دوانێکی بەڕێز بووتت لە دنیادا شتیوانی بۆنەوە بەشی تەندروستی بە تایبەتی دانەمەزرین بەشە پزیشکەکان کۆلیژی پزیشکی لە عێراقا لە 1920 کە لەوەتی عێراقا هیچ ساڵێک نەبوو کۆلیژی پزیشکی دانەمەزرێ ئەوە ڕاستی هەر شتێکی غەریبە کۆلیژی پزیشکی ساڵانە وەکو پێم تاوەکو ئەبێ بە پزیشک 10,000 دلار لەسەر حکوومەتی هەرێم کەوتووە لەسەر خودی تاکەکەش دەکەوە هەر لە تاکەکە واز دەبێت لەسەر سەروەت و سامانی گشتی کەوتووە کە دەرەچێت ئەبێ ئیقامە ببینێ چۆن ئەڵی هێشتا نابێت بە دکتۆرە بێ ساڵک ئیقامە ببینێ دوایی بێ بە ماریس ئەمە دکتۆرەکان خۆیان باشتر ئێزانن بەداخەوە ئەمە 4 ساڵە لە کوردستانە ئەمە هەیە پێویستە یەکەم کاری ئەم کابینێ ئەوە بێ هەموو ئەو دەرچوانێک کە لە کۆلیژی پزیشکی بوون بیان خاتە سلکی کارکردنەوە بۆی بڕۆنامەکانی سەبارەت بۆی کە بەڕێز ئەزمویشتە بوو لە وەزارەتی پەروەردە سەردەمی ئێوە مامۆستای بۆ نمونە گرێبەستە بوو وانە بێژ ئێستا مامۆستای هەمیشەی هەیە گرێبەستێ خۆبەخشەیە وانە بێژی شەیە 11,000 وانە بێژێ 6,000 گرێبەستێ زەرونی ئاوڕێک بۆ کەرتی پەروەردە کە بەرات پەیوەندی بە دوا ڕۆژی میلەتەوە بڕیارە بدرێ جا تۆ سەیریکە من لە جاتی وانە بێژەکە گرێبەستەکەکەم بە هەمیشەی وانە بێژ واتە خۆی موچەی خۆی هەیە وانە کرێی ئیزافی ژۆرەگرێ با بین پارەکە دابشکەین لە جیاتیەوەی وانە بێژ بکەم کۆمەڵک دامەزێنم کامانە دامەزێنم بێگومان ئەوانی کە گرێبەستن و بیرمان نەچێت لە وەزارەتی پەروەردە کە منیشی لێ بووم بە ئێستاشەوە کێشەیەکی گەورەی دابشکردنی مامۆستایە
ئێستاش لە سنتەری شارەکانە کە چەند ساڵی مامۆستا دانەمەزراوە لە زۆر قوتابخانەیە مامۆستایان بەشی دوو قوتابخانە هەیە بەڵام دابشکردنی میلاکە دیسان ئەوەش مەسەلەکە ئەوە نییە کە وەزارەت نەیەوێت یا بەڕێوەبەری پەروەردە نەیەوێت ئەوەندە دەستێوەردانی حیزبی هەیە نە بەڕێوەبەری گشتی پەروەردە نە بەڕێوەبەری پەروەردە زۆر جار نەوە زیریش ئەتوانێت ئەو مامۆستایانی کە لەم قوتابخانەیە هەن بیان جوێتەوە بە قوتابخانەیەکی تر دەستێوەردانی حیزبی گەشتەوەش بێگومان و حەزەکەم بزانی ڕۆژانە دەستێوەردانی حیزبی خراپتر بێ باش لە سەدەی بەرزت هەبووە لەسەر بەم شێوازەی حیزبی بکرێت بۆ کارگوزاری بەم شێوازەی ئێستانە بۆ هەرگیز من هەموو زۆر جار وتومە هەتا 2009 دەستێوەردانی حیزبی بەم شێوازەی ئێستا کە هەیە نەبووە ئێستا تۆختر بۆتەوە ئێستا زۆر تۆختر بۆتەوە کە بەداخەوە دیاردێکی زۆر زۆر ناتەندروست سەبارەت بە چاکسازی پێشتر زۆر بازی چاکسازی و راپۆرت و لیژنە هەبوو پێ دوای لەم کابینێت چاکسازی بکرێت کاکتۆر ومێدەوارم بکرێت ڕاستیە ئێمە لە ڕابردووە لە هەموو ئەو لیژنەوە هەموو ئەو راپۆرتانە هیچ شتێکمان نەبینی کە ئەم دەرەنجامێکی هەبێ خۆم زۆر جارەڵێن واز لە پرۆژە و پاکێج بێنن تەنها ئەو پێشنیارانەی کە خودی حکوومەت خۆی کردوێتی بۆ چاکسازی خودی حکوومەت هیچ کەسێکی تر نا تەنها ئەو پێشنیارانەی لیژنەکانی سەرۆکایەتی هەرێم کردویانە بێن ئەوانە جێبەجێ بکەن 150 ئەوانە جێبەجێ بکەن نەکرانیان پێ بێگومان جێبەجێ نەکراون جێبەجێ بکرێن کوردستان هەنگاو بەرەو پێشەوە ئەنێ واز بە بۆی مزایدە نەکەین هیچ حیزبێک پرۆژە پێشکەش نەکە پاکێج پێشکەش نەکە تەنها بچن فایلەکانی حکوومەت خۆی هەڵبنەوە ئەو لیژانانەی خۆی پێکێناون بێ خاڵەکانی خۆی جێبەجێ باشە بەس لەسەر مەسەلەی نەوتیش قسەی زۆرێ لەسەر ناشفافێتی بەڕز ئەزمون تێ پێشتر لێبسرایی پرۆژە تایبەتەکانی سلێمانی بووی ینی پێ دوایە چاوەڕێی شەفافیت بکەین یان چۆن کەرتینەوە شەفاف بکرێت وڵا ئەبێ چاوەڕێ بکەین لەبەرەوەی بیرمان نەچێت کۆمەڵێک شتکرا لە سکرینەوە تا هەندێکی مزایداتی حیزبەکان بەسەر یەکتریا پرۆسەکان ناشکیر نەکرد هەندێکی ڕەوا بوو ناشەفافیت هەبوو بە فعلی بەڵام ئێستا ئێمە هەرێم لەگەڵ بەغایە لە گفتوگویەکی جددی و لە بەرەوەکە تەسلیم بکەن باشتر من ناڵێم تەسلیمی بکەن بەڵام هەر شتێ وازە ئەبێ شەفاف بێ چونکە بیرمان نەچێت ئێستا یەک لیتر نەوت بڕواتە دەرەوەی کوردستان حکوومەتی عراق ئاگادارە ئەین شتیشە شاراوە نەماوە لە دنیادا بۆیە ئەبێ شەفاف بین جا پێشەوەی لەگەڵ حکوومەتی عراق شەفاف بین لەگەڵ خەڵکی خۆمان شەفاف بین و بین هەموو داتاکان بە شێوەیەکی ڕەوا بە پەرلەمانی کوردستانی بڵین بە خەڵکی بڵین بە حیزبە سیاسیەکانی بڵین ئەمە وەزعی قیتاعی نەوتی کوردستانە ئایا بەم شێوازە کامیان قازانجە لەگەڵ بەغداد نەوتەکەمان تەسلیم بکەین یان ئیدارەی خۆمان بکەین و بیرمان نەچێت ئێستا ئەوە کێشەیەکی یاساییش هەیە هێشتا ئەو کێشە یەکلایی نەکراوەتەوە لە دادگای فیدرالی ماوە بە ماوە تا دوا ئەخرێ ساخراوەتە دو مانگی 5 کە بێگومان بڕیاری دادگای فیدرالی دەرگای یەکلاکەرەوەی دوا پرسیارم زۆر بکوتی پێت باشەوەتەکە تەسلیم کرێ باشترە بۆ ئابووری کوردستان من ناتوانم بەڕاستی وەکو پێم وتی یەکەم ئەگەر لە ڕووی یاساییەوە بابینە سەرەوە ئەگەر لە ڕووی یاساییەوە دادگای فیدرالی حەقی هەرێمی کوردستانی دا و تووشی کێشە یاساییمان نەکە ئەو کاتە پێویستە شەفافانە داتاکانی کردی نەوت بین دراسە بکەین بزانین کامی لە قازانجمانە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پێشووی پەروەردەی هەرێمی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان